سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدانەوەی هەواڵەوە لەگەڵتانم. لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا لێکدانەوەیەکمان دەبێت سەبارەت بە بەڕێوەچوونی ڕۆڕسمەکانی نەورۆز لە شاری ورمێ و کارزانەوەی بەشێک لە ئازاریەکانی ئەو شارە بەرامبەر بەر مەراسمە. بۆ چاسوێکردنیان پرسەش لە بەرنامەی لێکدانەوەی ئەمڕۆماندا داوامان لە زۆر بەڕێز کاک سوڵتان خەسرەوی یەکێک لە پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵە و چاودێری سیاسی کردووە بەشداری بەرنامەکەمان بێت تا لەم بارەیەوە چەند پرسیارێکی یاراستە بکەین. کاک سوڵتانمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵە. کاک سوڵتان سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری. زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەران و خۆشحاڵم کە لەگەڵەوە لەو بەرنامەیەدا بەشدارم. زۆر سپاس. کاک سوڵتان وەک ئاگادارن مراسمەکانی پێشوازی لە نەورۆز و سەرەتای بەهار و هاتنی ساڵی نوێ بە شێوەیەکی بەرین و بە گەرموگوڕی لە زۆربەی شارەکانی کوردستان بەڕێوە چوون. بەڵام لە ئورمێ هەرچەند ڕێوەسمەکە بە ئارامی و بە شێوەیەکی یاسایی بەڕێوە چوو، بەڵام دژەکردەوەی بەشێک لە ئازاریەکانی بەدووادە هات. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بەڕێستان؟ زۆر ڕاستە نەورۆزی ئەو ساڵ زۆر تایبەتی بوو لە هەموو شارەکانی کوردستان. نەورۆزێکی زۆر گەرم و گۆڕ بەڕێوە چوو، خەڵک بە گەرمی بەشداریان کرد. ورمێشە لەو شارانە بە خودای کە دوای چەندین ساڵ نەورۆزێکی زۆر گەورەی لێگیراوە، نزیک بە 200 تا 250 هزار نەفەر خەڵک بەشداریان کرد. دیارە شادی خۆشی بوو، تەوهینێک بە کەس نەبوو، جێژنی نەورۆز بوو کە لەو شارە گیرا و زۆریش بەڕێک و پێکی بەڕێوە چوو. بەڵام بەداخەوە هەندێک لە ئازارەکان بەشێک لە ئازارەکان دیار بۆ مەسەلەیان پێ خۆش نەبوو و ڕۆژی دوایی فەرەخانێکیاندا بۆەوەی کە ڕۆژی فەوتی ئیمامی عەلیە و بەو بوونەوە ویستیان خۆپێشاندانێک بکەن. بەڵام دیارەوە هەموو خەڵکی ورمیان لەگەڵ نەبوو و ئەوان خەڵکیان لە زەنجان و بەشێک لە کەسانی توندوتیش کە دژایەتیان هەیە و بەرحاڵ خەڵکی دیکان ئەوانە دەهاروژێنن لە تەورێز و لە زەنجانەوە بۆ هێناوە بۆ ورمێ و لەوێ خۆپێشاندانیشیان کرد کە شعاری زۆر توندیاندا بەرحاڵ زۆر دژە کورد بوو شیعارەکانیان. بەڵام هەروەک عەرزم کردن ئەوە بەشێکی زۆر کەم لە خەڵکی ورمێ بوون و خەڵکی ئازەری ورمێ بوو کە ئەو کاریان کرد. هۆکاری و مەسایلەی بۆچی دەگەڕێتەوە دەمەوێت بڵام لە وڵاتانی چەند میلیەتی یا چەند ئاینی هەمیشە مشکلاتێکی لەو بابەتە هەیە، دێتە پێشێ. حتا لە قەلبی ئوروپا ئەو مشکلاتە کاتی خۆی وجودی بووە. ئیرلەندی باکوور و باشوور پێکەوە کێشیان بۆ لەسەر مەسایلی ئاین. لە ساڵەکانی 1993 لە یەگوسلاوی لەسەر مەسلەی ئاین و میلیەتوەوانە کێشە بووە. لە تورکیا لە ساڵەکانی 1915 تا 1980 پاکتاوی کراوە مەسلەی ئاینی بووە. ئەرمەنیەکانیان لە وڵاتەوەی کوشتیان دەناباقیریکیان دەرکردون. بۆیە ئەوە تایبەت بەو منتەقەیە لە هەموو جێیەکەی. بەڵام لە وڵاتانی دیکتات لە وڵاتانی دموکراتی گەوان هەل کردووە، لە بلژیک لە سوئیس ئەو مەسەلەیان هەل کردووە بە دەرەجەیەک. بەڵام لە وڵاتانی دیکتاتۆر زوڵم و زۆرێک کە حکوومەتایی مرکزی بۆ خەڵکی دێنن یا میلیەتەکان لە بەرابەریەک نەتەوەکان لە بەرابەریەکدا ڕادەگرن یا تحریکیان دەکەن، کێشەی لەو بابەتە دێتە پێشێ. و ئەو کێشەی کەورۆ لە ورمیان تۆ پێشێ بەشێکی مەسەلەی کورد و تورکا، بەشێکی مەسەلەی زوڵم و زۆر کشە کە دەتوانم بڵم لە هەردوو میلەت کراوە، هەم لە میلەتی تورک هەم لە میلەتی کورد کراوە کاتی خۆی لەسەر زمان، لەسەر کولتور، لەسەرەوەی زمانێکی دیکەی بەسەردا زاڵ بێ. بەڵام ئازارەکانی ئەو منتەقەیە زۆرتر لەگەڵ حکوومەتی مرکزی بوونە لە دەورەهای متفاوتدا نزیک بوونە، هەم لە باری ئاینیەوە لەوان نزیکتر بوونە و هەمیش بەشێک لە دەوڵەت بوونە. بۆیە ئەوانیش بەو دەلیلش کە ئەو زوڵم و زۆرەی کە لەوان کراوە بەداخەوە کەوان قودرەتیان بەدەست بووە، کێشەهایەکیشیان بۆ کوردەکانی ڕزای هێناوەتە پێشەیە. یعنی نابەرە ئەو حەقی شارومەندی کە دەبی کوردەکان لە ڕزای بیان بێ لە دەورەیەکی یەکجار زۆردا نەیان بووە. دیارە
بە قەولی فارس دەڵە فەراز و نشیبی بووە لە دەورەیەکدا زۆر باش بوونە لە دەورەیەکدا کێشە هاتووەت پێشێ بەڵام ئەو تەزاوڕەتی کە ئەوان کردوانە دژی کوردەکان حقیقەتیەوە هیچ سەقالیەتێکی نیەوە ئەقەلیەتێکی زۆر کەمی خەڵکی ورمێن کە و تەزاوڕەکان وەڕێخستۆ دوێنێ زۆر باشە کاک سوڵتان ئاماژە بۆ بکەمنێنەوەی کورد و ئازاری خۆشتان ئاماژەتان پێدا بە درێژای مێژوو بە یەکەوە لە شارەکانی وەک ئۆرمێ و نەغەدە و هەندێک شوێنی تر بە شێوەیەکی ئاشتیانە بە یەکەوە ژیاون گەلێ جاریش ئەو لایەنانەی چاویان بەوە تەبایە بە یەکەوە ژیانە هەڵنایەت کێشەیان ناوەتەوە بوونەتە هۆکاری شەڕی نەژادی دەکرێت ئاماژەیەک بەو هۆیانە بدرن هەر وەک ئەرزم کردی حکوومەتای چەند ملیەتی بە تایبەت لە وڵاتانی دیکتاتۆر وەختێ خەڵکی نەتەوەی زیادزیە هەیە پشتیوانی لە نەتەوەیەک دەکەن بۆ تەسپیتی خۆیان لە بەرابەر نەتەوەی دیکەدا ڕایان دەگرێت بۆیە شەڕەکانی نەتەوەی هەمیشە و دەستی دەوڵەتانی مەرکەزی تێدا بووە و ئەو کێشیان ناوەتەوە بۆی کە بەرحاڵ مۆقعەتی خۆیان وەزیەتی خۆیان لەو مەنتەقەیە تەسپیتکەن بەڵێ بە درێژایی مێژوو دەکەوان بەڵام حەدەقەل لە 150 ساڵی ڕابردوودا تورک و کورد لەو مەناتقە لە ماکۆ ڕابیگرێتە نەغەدەوانە پێکەوە ژیاون لە دەورەیەکدا کێشەیە کاتۆ هەر ئاڵوگۆڕەکی لە ئێران هاتوۆتە پێشیا ئاڵوگۆڕەکی بەینەملەلی هاتوۆتە پێشەیە کێشەیەک ساز بووە کە حکوومەتای مەرکەزیان حکوومەتای دەوروبەردەستیان تێیدا بوو ئەو کێشەی کورد و تورکیان گەورە کردوێتەوە شەڕ بووە بەداخەوە یەکێک لەوانە نیو سەدە لەوە پێش شەڕی بوو کە نزیک بە نیو سەدە لەوە پێش شەڕی بوو کە لە نەغەدە ڕوویدا بەڵام حقیقەتیەوەیە ئەو دوونەتەوەیە لەو خاکە دەژین و پێکەوە دەبی یەکتر قبولکەن دەبی ئەو حەقی شەهروەند و شارومەندی بۆ هەردوو لایەن بێ و هیچ چارێک نییە لە شەڕی نەتەوەیدا هیچ کەس بەرەندە نییە بەڵکە ماڵوێرانێکی یەکجار زۆری پێوەیە و لە عینی هەڵدا دوژمنایەتی بینی نەتەوەکان قوڵتر دەکاتەوە کاک سوڵتان پرسیارەکەی منیش هەر لە درێژەی قسەکانی خۆتاندایە بۆ ئەوەی ئەزمموی تاڵی ڕووداوەکانی نەغەدە و قارنێ و خەڵاتان تکرار نەبنەوە دەبێت چ بکەین دەزانی ئەمە خەڵک دەبی پێکەوە یەکتر قبولکەین وەکەینە دوونەتەوەین دەبی یەکتر قبولکەین ئەمە دەبی پێکەوە ژیان هەڵبژێرین بەڵام پێکەوە ژیان شەرتی هەیە شەرتی بەرابەری هەیە ناکرێ زوڵم لە بەشێک لە نەتەوەکە بکەی کە نەتەوەی کووردا بەڵام بەرحاڵ پێ دوای بێ پێکەوە دەژی نابێت چونکە ئەو حقیقەتە هەیە قدرەتی ورمیە قدرەتی دەوڵەتی ورمیە لە دەستی ئازەریەکاندا ئێکۆنۆمی لە دەستی ئازەریەکاندایە زیندان و ئارتەش و لە دەستی ئازەریەکاندایە یعنی ئەوان قدرەتی دەوڵەتی منتەقەی ئەوانن بۆیە ئەوان دەبی جارێک فکر بکەنەوە کە ئەو وەزعی کە بۆ کوردەکان دێنە پێشێ قەتعەن بەرەنگاری وەزعێ کەسەوە قبول ناکە بۆیە ئەوانەگە ئەو هاوژینەوە و دۆستاتی کە کوردەکان داوای دەکەن پێکەوە ژیانە قەتعەن دەبی تەسیری بێ لەسەر دابشکردنی قدرەت لە ورمیە دەبی کوردەکانی بەقەدەوانن بە پێی جەمعیەت بەقەدەوانیان قدرەتە بێت و لە مەسایلی دەوڵەتی و لە مەسایلی اقتصادی لە مەسایلی اجتماعی فەرهەنگی لە هەموو شتێکدا بەشدار بن بۆیە تەزامنی ئەو مەسەلەی ئەوەیە دەنا ئەگەر بێت و نابەرابەری هەبێ قەتعەن ئەو مەسەلەیە درەنگ یاز و جارێکی دیکە سەر هەڵداتەوە بەڵام پێکەوە ژیان دەبی ئیستراتیژی هەردوو لابێ کە پێکەوە بژین و یەکتر قبولکەین بەڵێ زۆر سپاس کاک سوڵتان ئەنجومەنی دفاع لە زیندانیانی سیاسی ئازەربایجان لە ئێران ڕاگەاندنێکی بڵاو کردوێتەوە و هەڵوێستی خۆی سەبارەت بە ئاڵۆزیەکانی ئەم دوای ئۆرمێ ڕاگەیاندووە بەڕێستان چۆن دەڕوانەم هەڵوێستە و ڕای ئازەریەکان بەگشتی ئەو ئەنجومەنی دفاع لە زیندانیانی سیاسی بەیانیەکی زۆر باشیان داوە بەیانیەکی زۆر مەسئولانەیان داوە بەڵام لە عین حاڵدا دکتۆر حەسەنی سوود هێشێک لە ناسراوان و ڕەوانشناسە لە شاری ورمێ مقالەیەکی لەو بابەتەوە نووسیەوە کە زۆر ئیشارەی پێکردو زۆر جالب کە بەرحاڵ ئەو مەسایلە لە چی سەرچاوە دەگرێ من مامەکەوی دوور و درێژە بەڵام لە فەیسبوک و ئینستاگرامدا هەیە دەتوان چاوی لەکەن جەماعەت جەنابشتان بخوێنەوە حقیقەتی ئەوەیە نەتەنیا ئەو کەسانەیە ڕێکخراوەکان بەڵکە خەڵکی ورمیە
بەشێکی زۆر لە خەڵکی ورمێ مخالفی و مەسەلە بوون هەر لە عینی حاڵدا کە تەزاوڕاتێکی دژە کورد کراوە لە بەشێکی دیکە لە شاری ورمێ تەزاوڕاتێک بە پشتیوانی کوردەکان کراوە و ئەو تەزاوڕاتەوە بۆ کە ئازەربایجان وشیارە پشتیوانی کوردستانە شعارەکەی هەیە فیلمەکەی هەیە بۆیە منزورم ئەوەیە ئەو هەڵوێستانی کە دەگیرێن لە ڕزایە زۆرترە خەڵکەکەش و ڕووناکبیرانیش زۆرتر هەڵوێستێکی دژی ئەو تندڕەوانەیە هەتاکو ئەکسەریەتەکە دژی ئەوانن هەتا لە ئازەریەکان هەتا موافقیان بن بۆیە خەڵکەکە زۆرتر پێکەوە ژیانی دەوێت و ئارامشی شارەکەیان دەوێت. زۆر سپاس کاک سڵتان من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتانەتانەوەی ئاماژە بە شتێکی تر بکەن بفەرمون. من داوامەوەیە دوێنە شتێکی کورتمە من نووسی بوو دیارە لەگەڵ مەزمەوەی چالاک لەسەر و بابەتە قسە و باسمان کرد بوو داوامەوەیە کە لەو کێشە و هەڵاییدا کوردەکان زۆر ئارام بن دیارە کوردەکان لەوێ ڕێگای قانونیان گرتوۆتە پێشێ هیچ بەرهەڵستێکیان نەکردووە کێشیان نەناوەتەوە ڕێگایان کردووە بۆیە من داوام ئەوەیە کە کوردەکانی هەردووک لە ئارامیشی خۆیان ڕابگرن و ئێمە مەجبورین لەو منتەقەی پێکەوە ژیان بکەینەوە وڵاتی ئێمەیە وڵاتی هەردووک لایە بەرهەڵێمە دەبی پێکەوە بژین و یەکتر قبوڵ بکەین و احترام بۆ کولتور و بۆ زمان و بۆ پرەستیژەکانی نەتەوەی یەکتردان. زۆر سپاس بۆ بەشداریتان کاک سڵتان خۆسراوی یەکێک لە پێشمەرگەکانی دێرینی کۆمەڵە و چاودێری سیاسی. زۆر سپاس بۆ ئێوەش کە من و بەشدار کرد لەو باسەدا و ڕێز و سڵامەیە بۆ هەموو لایەک و هەربژین. سپاس. بەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەین.